سڵاوڕێز هاوڕێیان بابەتێکی کورت بوتان باز دەکەم ئەوەیە کە کاک ئەدهەم شێخ عوسمان شێخ ئەحمەد بارزانی دوێنێ دایکی وەفاتی کرد لێرەوە سەرخۆشی لێ دەکەم بەشداری خەمی کاک ئەدهەمین بەڵام ئەوەی گرنگە کەم لێرە باسی دەکەم بۆ مەسعود بارزانی ڕێگری کرد کە کاک ئەدهەم بڕواتە بارزان بوو ناشتنی دایکی و دانانی پرسە طبعا لێرە حەزەکەم باز بکەم کە ئەوەیە کەمی جار نییە مەسعود بارزانی بەرامبەر خەڵکانێک ئەم شتە دەکە یعنی ئەوانەی کە خلافی سیاسیان لەگەڵ مەسعود بارزانی هەیە هەموو وەختێک مەسعود بارزانی ئەو خلافە سیاسی تێکەڵ کردووە بە شتی شخصیەوە بە شتی کۆمەڵاتیەوە هەزارەها کەس هەبووە خەڵکی مردووە نەیتوانیەوە بڕوە چکە ڕێگان پێنادەن هەبووە لە زیندان دایکی لەبەر مردن بووە باوکی لەبەر مردن بووە ڕێگان پێنادەوە بچێ بیان بینێ بۆ نمونە شێروانی بەڵام ئەوەی کە باوکی نەخۆش بوو ڕێگان پێنەدا بەڵام ئەوەی هەرە گرنگ بووم لێرە ئەوەیە باز بکەم کە مەسعود بارزانی مەسەلەی کاک ئەدهەم بە شتێکی شخصی وەریگرتووە چەندە کە ئەدەم شتێکی بابەتەکەی سیاسیە لەگەڵی بەڵام ڕێگە پێنەدانی بۆ ڕۆشتنی هەولێر بەڕاستی ئەمە بۆمان ڕادەگەێنێ کە ئەم کابرایە ئاهلی سیاست نییە یا ئەوە نییە سەرۆک حزب بێ یا ئەوە نییە سەرۆک عەشیر بێ یا ئەوە نییە ئەسڵەن لە کۆمەڵگا پێگەیەکی هەبێ ینی ئەو قیلێنە دلی مەسعوددا هەیە من ئەبینم تەنانەت لە کەسانی نەخۆشی دەرونیان هەبێ ئەو قینان لە دڵدایە یعنی مەسعود بارزانی شتێکی هەیە کە خلافێکی دەبێت لەگەڵ کەسێکی نزیکی خۆی یعنی خلافەکە وا دەکە پێیان دەڵێ هەر کەسێ لەگەڵ ئەو قسە بکە ئەبێ قسە لەگەڵ منەکە هەر کەسێ مەرحەبای ئەو بکە بێ مەرحەبای منەکە ینی کاک ئەدهەم یەکەم کەس نەبووە ینی من مەجموعەی نمونە دێنم کە هەموویان ئاموزای مەسعود بارزانینە و هەمان ڕەفتاری لەگەڵ کردووە کە ئەبەی ئێستا لەگەڵ کاک ئەدهەمی کردووە بوو نمونە ئەیوب بابوو بارزانی کە ئاموزای مەسعود بارزانیە خێزانەکەی کە وەفاتی کرد نەیهێشت بێتە سەر قەبران و نەیهێشت بەشداری پرسەش بکە خۆی لە سویسرا بوو خێزانەکەی لە بارزان بوو قبولی نەکرد یعنی تەنانەت ئەوەیە کە کاک ئەیوب بارزانی خلافێکی فکری و سیاسیە لەگەڵ مەسعود چەندین کتێبی نووسیوە لەسەر خیانەتی مەسعود بارزانی و مەڵام مستەفا بارزانی کە مامی ئەیوب دەکا نووسێتی لەبەر ئەم پشتانە ڕێگای پێنەدا و بووی نیە ئەسڵەن بێتە هەولێر و بێتە بارزان و بێتە دۆک تا ئێستاش ئەیوب بارزانی ئەیوب بابوو بارزانی یعنی ئەمە حاڵەتێکی تریش ئەتوانم پێتان بڵێم بۆ نمونە عەبدولمسەوەر بارزانی ئێستا لە بارزان دەژی 9 برای هەیە یەک برای ناوێرە مەرحەبای بکە بە ئەمری مەسعود پێی وتون هەر کەسێ مەرحەبای عەبدولمسەوەر بکە بێ مەرحەبای منەکە هەر کەسێ بشتە لای عەبدولمسەوەر ئەبنێتە لای من 9 برای هەیە هەر نوعی ناوێرە مەرحەبای براکەی خۆیان بکەن عەبدولمسەوەر خێزانی عەبدولمسەوەر و کچەکەی عەبدولمسەوەر لە عەبدولمسەوەریان وەرگرتووە بە تەنیا دەژین لە مەسیف و عەبدولمسەوەر لە خانوویەکی بچووکدا دەژی لە بازان بەبێ سەیارە لەسەر تەقاعدەکەی خۆی دەژی کە کاتی خۆی مامۆستا وەرە زاکۆ سلێمانی هیچ کەسێک بووی نییە مەرحەبای بکە هەڵبەت هەڵوێستی کاک عەبدولمسەوەر یان ئەیوب بارزانی یان ئەدهەم بارزانی هەڵوێستی خۆراگریە هەڵوێستێکە کە قەت قبوڵیان نەکردووە تەنازل بوو مەسعود بارزانی بکەن هەڵەکانی بکەن هەروە نەوەی هین شێخ محەممەد خالد بارزانی کە دەکاتە ئاموزای مەسعود بارزانی نەوەکەی زاوای مەسعود بارزانی بوو خلافێکی عایلی دروست بوو لەگەڵ خێزانەکەی مەسعود کچەکەی لەوە وەرگرت و دومنانی هەبوو و ئێستاش ئەوەی پێی دەکرێت مەسعود بارزانی دژایەتی نەوەی شێخ محەممەد خالد دەکە کە ناوی ڕاغبە هەنی ڕاغب لە بارزان ئێستا هیچ لە شێخەکانی بارزان بە عەلەنی ناوێن مەرحەبای بکەن چونکە مەسعود وتی ئەوەی مەرحەبای ڕاغب بکە مەرحەبای منەکە باوکی ڕاغب کە ناوی ڕەبیعە ناوێنێ بشتە لای کوڕەکەی لەگەڵ کوڕەکەی قسە ناکەن لە ترسی مەسعود بارزانیە یعنی مەسعود بارزانی لەم نقطەیە بەڕاستی کابرایەکی نەخۆشە
کابرایەکی نەخۆشە زۆر قینێکی گەورەی لە دڵدایە کابرایەکە نە ئەسوولی عەشایری دەزانێ نە ئەسوولی کۆمەڵایەتی دەزانێ هیچ نازانێ کە لەگەڵ کەسێک تووڕە بوو کە مشکلەی لەگەڵ کەسێک دروست دەبوو هەوڵ دەدا مشکلەکە بیکەتە خێزانی هەوڵ دەدا ئەوە کەسوکاری ها دەکەتە خێزانی و نایە کەس نزیک بێ و بەیان دەڵێ نابێ کەس مەرحەبای بکەن ئێستا نمونەکان پێتان دەڵێم کاک ئەدهم کاک ئەیوب عەبدولمسەور ڕاغب ئەمانە هەمووی ئاموزاکانی مەسعودن چوارن هیچ کەسێک ناوێرێ مەرحەوایان بکە لە شێخەکان ها لە ناو عایلەکان ئەوانە خەڵکی عادی خەڵکی گوندێک ئەوانە هیچ بەڵام ناو عایلە نابێ کەس مەرحەبا بکە بە ئەمری مەسعود ژنیان دەمرێ بویان نییە بچنە سەر قەبری دایکیان دەمرێن بویان نییە بچن پرسەدا بن یعنی ئەمە عەقڵەتێکی ژەنگاوی پیسی چەپەڵ یعنی مەسعود بارزانی حکومڕانی و سیاست و عەشیرەتگەری بەو شێوازەنیە کە تو تێگەیشتووی ئەتۆ زۆر هەڵەیی یعنی کاک ئەدهم دایکی مردووە دەیەوێ بچێ لەسەر قەبران و پرسەدا بنێ بۆ ڕێگا لێ دەگرێ کاک ئەدهم خلافێکی سیاسی لەگەڵ توی هەیە خلافێکی کۆمەڵاتی لەگەڵ تو نییە ئەیوب بارزانی خلافێکی کۆمەڵاتی لەگەڵ تو نییە خلافێکی سیاسی لەگەڵ توی هەیە عەبدولمسەور هەمان شت کەسانێکن بیر و باوەریان جیاوازە لە تو بۆ وایانە دەکەی لەسەر چه ئەساسێک یعنی ئەمەی مەسعود بارزانی دەکە بەرامبەر کەسە نزیکەکانی بەڕاستی زۆر خراپترە کە ئەوەی لەگەڵ کەسانی دووری خۆی دەکە ڕاستە ئەوانەی دووری خۆی داکوژێ تێرۆریان دەکە بەڵام لە عەبدولمسەوریشیانە لە داودێر لە عەبدولمسەوریاندا بوکسیان لێدا لەیاندا و ڤیدیۆشان کرد ئەو ڤیدیۆشان بۆ مەسعود بارزانی بتکە بیبینە سیر کە خۆشی لێ ببینێ من لێرە دەڵێم من لێرە کەسانی وەک کاک ئەیوب کاک ئەدهم کاک ڕاغب کاک عەبدولمسەور کە لەناو عایلەی بارزانیە کەسانی جێگای ڕێزن ئەوانە خۆیان ڕاگرتووە ئەوانە تەنازولیان بۆ مەسعود و کوڕەکانی نەکردووە ئەوان لەناو ملەتی بارزان جێگای تەقدیسن بەڕاستی ملەتی بارزان ئەمانەی زۆری خۆش دەوێت چونکە دەزانێت ئەمانە سەرحەقن و مەسعود بە کەربووکینەوە تەعامل دەکا لێرەش من دووبارە سەرخۆشی لە کاک ئەدهم دەکەم و پێی دەڵێم ئەمە جێگای سەربەرزیە بوو کە درەندەیەکی وەک مەسعود بارزانی لە هاتنی تو بترسێ بچی پرسە و دایکت دابنی هیوادارم خەڵکی سلێمانی بەشداری پرسەی کاک ئەدهم بکەن ئەو شتەی کە مەسعود نەیویست بۆی بکەن لە بارزان ئێوە لە سلێمانی کوڕێ خۆتانە برای خۆتانە شاری ئەوە باواژە پاستن و سوپاسان دەکەم